بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة المائدة قيشتنا آياتي حفتاويك آياتي حفتاويك تاوكري آياتكي بيشويتي كالآياتي بيشودا قايدو رفرموي کات خۆی پەیمان و بەڵێنمان لە بەنو ئیسرائیلیەکان وەرگرتە بوو کە ئیمان بەخوا بێنن، شەریکی بۆ بڕیار نەدەن و هەروەها باوەڕیان هەبێ بە پێغەمبەرانی پێشووتر و دواتریش و هەروەها چەندان پێغەمبەر و نێردراویشی ڕەوانە کردبوون هەر لە ناو بەنو ئیسرائیلیەکاندا. بەڵام عادەتی بەنو ئیسرائیلیەکان بەو شێوەیە بوو، ئەگەر پێغەمبەرانیان یاسایەک حکمێک قانونێکیان بۆ هێنابانە لە مەسلحەتیان بایە و بە ئارەزوویان بایە پەیڕەویان دەکرد و بە قسەیان دەکرد. بەڵام کاتێک کە پێغەمبەران شتێکیان دەهێنا پێچەوانەی حەزی ئەوان، پێچەوانەی ئارەزووی ئەوان، پێچەوانەی مەسلحەتی دنیای ئەوان دەبوونە دوو بەش. بەشێکیان ئەوان هەر باوەڕیان بە پێغەمبەران نەدەکرد، خەڵکانێکیشیان نەک باوەڕیان پێ نەدەکردن، بەڵکو دەهاتن شەڕی پێغەمبەرانیشیان دەکرد، پێغەمبەرانی خواشیان دەکوشت. جا خوای گەورە کاتێک کە پەیام و دین بۆ کەسێک دەنێرێ، ئەو کەسە بێ باوەڕ دەبێت وەجاری واشەیە دەکەوێتە دژایەتی ئەو کەسانێک کە پەیامەکە دەگەێنن. خوای گەورە بە چاوپۆشیان لێ ناکە و بە ئاسانی بەسەریاندا تێناپەڕێ. حتمەن خوای گەورە عقوبەی ئەو کەسانە دەدا کە لە بەرامبەر دینی خوادا دەوەستنەوە یان لە بەرامبەر نوێنەرانی خوادا، پێغەمبەرانی خوادا دەوەستنەوە. بەڵام ئینسانی بێ باوەڕ تەمەن بەو شێوازە بیر ناکاتەوە و لەو حەقیقەتانە حاڵی نابێ. بۆیە خوا دەفەرمێ وحەسیبوو وا گومانیان دەبرد ئەللا تەکوونە فتنەتون، کە ئەوان تووشی هیچ تاقیکردنەوە و ناڕەحەتی و ناخۆشیەک نابن بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی کە ئازاری پێغەمبەرانیان داوە، بەهۆی ئەوەی کە باوەڕیان بە پێغەمبەران نەهێناوە. بۆیە چیان دەکرد؟ فەعەموو خۆیان کوێر دەکرد لە ئاست ئەو فەرمانانەی کە پێغەمبەران دەیان خوێندنەوە، وەسەمموو و هەروەها خۆشیان کەڕ دەکرد. فەعەموو خۆیان کوێر دەکرد لە ئاست حەقیقەتەکان، لە ئاست ڕاستیەکان داوەک ئەوەی نەیبینن، و هەروەها خۆشیان کەڕ دەکرد لە ئاست ئەو ئامۆژگاریانەی کە پێغەمبەران دەیان کردن. بۆیە خوای گەورە چی لێ دەکردن؟ خوای گەورە عقوبەی دەدان، سزای دەدان. بەڵام ثم تاب الله عليهم، پاشان تاب الله پەشیمانی لێ وەرگرتن خوا، تاب الله عليهم پەشیمانی وەرگرت لەسەریان خوا. بەڵام جارێکی دیکەش تەوان خراپەکاریەکان و بێ باوەڕیەکەیان کردەوە بەوەی کە ثم عەموو جارێکی دیکەش لە ئاست پێغەمبەران و ڕاستیەکاندا خۆیان کوێر کرد، وەسەمموو و هەروەها خۆشیان کەڕ کرد کەثیر منهم زۆری بەنو ئیسرائیلیەکان. والله بەصیر بما يعملون. ئەوەش هەڕەشەیە خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن. وحەسیبوو وا گومانیان دەبرد بەنو ئیسرائیلیەکان ئەللا تەکوونە فتنەتون، کە تووشی ئەوان نابێت هیچ کات، هیچ ئاشوب و فتنە و بەڵاو سزایەک بەهۆی ئەوەی کە پێغەمبەرانیان کوشتووە یان باوەڕیان بە پێغەمبەران نەهێناوە. بۆیە چیان دەکرد؟ فەعەموو یعنی خۆیان کوێر دەکرد لە ئاست حەقیقەت و ڕاستیەکاندا، لە ناو خراپەکاریەکەی خۆیاندا دەمانەوە، وەسەمموو و لە ئاست ئامۆژگاریەکاندا خۆیان کەڕ دەکرد وەگەوەی کە نەبیستن. بەڵام ثم تاب الله عليهم، تەمان هیچ کە خۆیان کوێر کرد و خۆیان کەڕ کرد حتمەن خوای گەورە سزای بۆ ناردن، خوای گەورە عقوبەی بۆ ناردن. بەڵام لە کاتی هاتنی عقوبە و سزای خوادا عادەتەن ئینسان هاوار دەکاتە خوا، محاولە دەکا پەشیمان ببێتەوە. بۆیە دەفەرمێت ثم تاب الله عليهم، پاشان دوای سزادانیان خوای گەورە دەرفەتێکی پێدان تەوبە و پەشیمانی لەسەر وەرگرتن
بەڵام جارێکی دیکەش ثم عموا جارێکی دیکەش لە ئاست ڕاستیەکاندا خۆیان شوێر کردەوە وصم و هەروەها خۆشیان کەڕ کرد كثير منهم زۆرینەی بنو ئیسرائیلیەکان والله بصير بما يعملون خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن عادەتی خوای بۆ سزادانی خەڵکی خراپەکار و بێباوەڕ بەو شێوازەیە جاری وایە خراپەیەکی دەکەیت خوای گەورە سزایەکی کاتیت بۆ دەنێری سزا کاتیەکەش لەگەر پەشیمان ببیەوە و تەوبەی بکەی خوا لەسەرت هەڵدەگرێ بەڵام کە بگەڕێەوە سەر خراپەی خوای گەورەش جارێکی دیکە عقوبە و سزای خۆیت بۆ دووبارەکە دەکاتەوە وحسبوا ألا تكون فتنة وان گومان دەبر کە ئەوان هیچ کات تووشی ناڕەحەتی و ناخۆشی و تاقیکردنەوە نابن بۆی ئەوەی کە دژایەتی پێغەمبەرانیان کردووە بۆیە فعموا وصموا خۆیان شوێر کرد و خۆیان کەڕ کرد ثم تاب الله عليهم پاشان خوا تەوبە و پەشیمانیەکەی لێوەرگرتن بەڵام ثم عموا جارێکی دیکە خۆیان شوێر کردەوە وصموا خۆیان کەڕ کردەوە كثير منهم زۆرێک لە بەنو ئیسرائیلیەکان والله بصير بما يعملون خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن ئەو جار خوای گەورە باسی خراپی نەسڕانیەکان دەکا مەسیحیەکان دەکا دەفەرمێت ئەوەی پێشووتر باسی جوولەکەکان بوو زیاتر و باسی عینادی جوولەکەکان بوو لە بەرامبەر پێغەمبەرانیاندا ئەی مەسیحیەکان نەسڕانیەکان لە بەرامبەر پێغەمبەرەکەیاندا چۆن بوون خوا دەفەرمێت لەقەد كفر الذين قالوا سوێن بەخوا و بەبێ گومانی بێباوەڕ بوون ئەوانەی کە گوتیان إن الله بێگومان خوا هو المسيح ابن مريم هەر عیسای کوڕی مەرگەمەیە دەیانگوت الله لەگەڵ عیسای کوڕی مەرگەم یەکشتن بڵێ الله هەر یعنی عیسا بڵێ عیسا یان مەسیح یعنی الله نعوذ بالله طبعا ئەوە کۆمەڵێکن لەناو نەسڕانیەکاندا کە پێیان دەوترێ یعقوبیە قەناعەتیان وایە خوا نعوذ بالله لەناو عیسایدا تواوەتەوە و عیساش طبعا خوایەتیەکەی نعوذ بالله هێندە بەهێزە لەناو ئەڵڵایدا تواوەتەوە یعنی پێیان وایە عیسا ئەڵڵایە و ئەڵڵاش عیسایە ئەوە کۆمەڵەیەکیانن کە بەبێ گومانی هەر کەسێک قەناعەتی وابێ عیسای بەخوا بزانێت و پێی وابێ لەگەڵ ئەڵڵا کە خالیق و بەدیهێنەر و وەک دەڵێ لە ئەزەل و لە ئەبەدەوە هەبووە تێک هەڵی کات و پێی وابێ یەکشتن فەڕی بەسەر دین و مسلمانەتیەوە نامێنێ لقد كفر الذين سوێن بەخوا بەبێ گومانی بێباوەڕ بوون ئەوانەی قالوا کە گوتیان إن الله بێگومان خوا هو يعني هەر ئەو ئەڵڵایە المسيح ابن مريم عیسای کوڕی مەرگەمەشە واگەر گوتبات عیسای کوڕی مەرگەم چێ دەیانگوت ئەڵڵایە کە گوتبات ئەڵڵا چێ دەیانگوت عیسای کوڕی مەرگەمەیە بەڵام ئەوە بە قسەی کێوەیان دەگوت عیسا وای پێگوت بوون عیسا وای فێر کرد بوون بێگومان نا وقال المسيح مسيح کاتی خۆی کە هەر لەدایک بوو گوتبووی یا بەنی ئیسرائیلە ئەی بەنو ئیسرائیلیەکان اعبدوا الله ربي وربكم اعبدوا الله بپەرستن کە پەروەردگاری من و پەروەردگاری ئێوەشە ئەو جار دەفەرمی إنه بێگومان من يشرك بالله هەر کەسێک هاوبەش بۆ خوا بڕیاردا هاوبەش بڕیاردان بۆ خوای چۆنە پێ دوابێ یەکێکی دیکە خالیقە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە شایانی پەرستنە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە دەکرێ هاواریکەیە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە شانی ئەوەیە لی بترسەی خۆشت بێ پشتی بێ ببەستی یان بتوانێ زەرر لێ بدا یان قازانجت بۆ بێنێ یان بدژێنێ یا بدمرێنێ یان وەک دەڵێ لە تنگانەدا فریاد کەوێ بەبێ گومانی هەر کەسێک زۆرێک لەو ئیعتقاد و بیر و باوەڕانەی هەبێ فەڕی بەسەر ئیمانەوە نامێنێت دەبێتە موشریک ئەگەر ئینسان بوو بە موشریکیش و بەو حاڵەیەوە مرد خوای گەورە حەڕەمە الله عليه الجەنە حرام دەکا
قەدەغە دەکا یاساغ دەکا لەسەری بەهەشت ومەواه النار وەجێگاو شوێنی مانەوەی هەتا هەتایشی ئاگر دەبێ وما للظالمین من ئەنصار نییە بۆ ئەوانەی کەستەمکارن هیچ سەرخەرێک مشریک ئەوەی کە بە هاوبەش بڕیاردەریەوە دەمرێت کە ئیعتیقادت وابێ لەگەڵ خوادا کەسێکی دیکە هەیە ئیشی خوایەتی بکە کە ئیشی خوای زۆرن طبعا لەوانە خەڵقە بەڕێوەبردنە ڕسقدانە ژیاندنە مراندنە ئەوەیە کە لە تەنگانەدا فریاد دەکەوێت داخوازی و پێداویستەکانت بۆ جێبەجێ دەکا سوزدەی بۆ دەبەی و سەری بۆ نێری دەکەی لێی دەترسی و خۆشت دەوێت پشتی پێدەبەستی و هانای بۆ دەبەی گوێڕایاڵی دەکەی هەر کەسێک یەکێک لەو عیبەداتانە لەو بەندایەتیانە بۆ غەیری خوا قەراردا و بڕیاردا بەبێ گومانی ئەو کەسە بە مشریک حیسابە ئەگەر بەو حاڵەیەوە بمرێ و تەوبەی نەکا چونە بەهەشتی مەحاڵە و هەروەها مانەوەشی لە ئاگردا بۆ هەتا هەتاییە هیچ کات ئومێدی هاتنە دەرەوەی نییە و ئەوەی کەستەمکاریش بێت و خراپەکار و تاوانکار بێ لە قیامەتێ هیچ کەسێکی دەست ناکەوێت سەری خاتوو یارمەتیدا لقد كفر الذين بێگومان سوێن بەخوا بێباوەڕ بوون الذين قالوا ئەوانەی کە گوتیان إن الله بێگومان خوا هو المسيح ابن مريم هەر عیسای کوڕی مەڕیەمەیە واضحە بەشێک لە نەسرانیەکان پێیان وایە تەنها یەک خوا هەیە ئەو یەک خوایش کێیە ئەڵڵایە کە پێیان وایە ئەڵڵا و عیسا نەعوذ بالله هەر یەک وقال المسيح وقتبوي مسيح عيسى سلام إخوائي لبه يا بني إسرائيل أي نوكاني إسرائيل اعبدوا الله ايوه همتان خواب فرستن كربي وربكم فروردقاري منا يعني منش مخلوقهم همش دروس كراهم خوا خالق موت بدي هنرما وربكم وهروا فروردقاري ايوه شا إنه بقمان أو خوايا أو برياريتي أو قراريتي من يشرك بالله هر كسك هاو بغ بريار دا بو خوا فقد حرم الله عليه الجنة بيقمان قد غي كردوا يا ساغي كردوا لسري بهش ومأواه النار شوينو ما نوشي آقرا وما للظالمين من أنصار نية بوستمكاران إت سرخرك آتي دواتر باسي كوماليكي دي كده كان لناو مسيحية كان دا گوتمان لەناو مەسیحیەکاندا هێندێک یان ئیعتیقادی ئەو باوەڕی ئەوەیان هەبوو کە عیسا و ئەڵڵا یەکشتن و عیسا لەناو خوادا نەعوذ بالله تواوەتەوە و خوای گەورەش لەناو عیسادا تواوەتەوە و تێکەڵ بوون بە یەکشت ئەمن ئەوانە کافرن ئەدی ئەوانەی دیکە کۆمەڵەیەکی دیکە لەناو مەسیحیەکاندا دەڵێن چی لقد كفر الذين دیسان خوا دەفەرمێ سوێند وەخوا بەبێ گومانی بێباوەڕ بوون ئەوانەش كقالوا ديان قلت إن الله بيقمان خوا ثالث ثلاثة سيمي سيكانا يعني يكيك لسيخوا كان مسيحي باش يكيان بيان واسن خواهن يكيان كيا الله يا دوهميان عيسايا سيميان هذه بتاعنا كإشارة إذا كان هذا كان يعني سي يعني كور و أوي ديكا عيسى أوي يك كتس يعني مريم أوي ديكاش قدوس يعني روحي قدوس يعني خواي جورك كإيمانيا بس كتكي خواتي هي قال الله يك كلا سي خوا كان عيساش خوايا مريمش خوايا نعوذ بالله وهروها الله خوايا واضحة لقد كفر الذين سون بخوا بباوربون أواني قتيان إن الله بقمان خوا ثالث يعني السيمي سيكان ما بس يعني يك كلا سي خوا كان نعوذ بالله بلان خوا فرميتي وما من إله إلا إله واحد إيت فرستراوك نين لحقيقة دا إلا إله واحد تنها يكتاك فرستراوها واضحة وإن لم ينتهوا عما يقولون أجر وازنهن لوشتاني كديلين واسيان لذكا لمسن الذين سوين بتوشي أو كسانا دبي كبي باوربون لناو نصراني ومسيحية كان دا عذاب أليم سزاكي زور بإيش
المسيحي هل برامبر خوادا سيت عقمن يكيان بيان ويا الله عيسى يكن يكيان بيان ويا كومالي شريكة بيان ويا خواسين نعوذ بالله وهندي كشيان هر أهونا كان بيان ويا عيسى كوري خوايو مريمش كسي خوايو الله سبحانه وتعالى نعوذ بالله طبعا يشهر كفره هر سيك بوچونكا لبرامبر خوايدا إنسان في كافر دبت كبابي قماني دينك آينك لخوادا اختلافي هبت لبيني خويدا ويقلان ابو بنوا يعني هيتشي بسر هيتش وانا ماوا وحقيقة راسي شي تدانا ماوا دنا ناكري ها الإسلام دا اگر لبابتي فقهي وبابتي عباداتي دا خلاف جوازي هبت لبيني مذهبك بو مذهب شركة والله لبابتي عقيدة وها خواناسين وبيغمبر ناسين وقيامة وملائكة دا لنا أمة إسلامي دا هيت جوازي خلاف نية لبابتي عقيدة دا مسلمانان يوكو يك عقيدة وبيرو باوريان برامبر بخوا وبيغمبر وبقيامة وبملائكة كانوا وكتابة كانوا وهروا قضاء وقدر أوانا هيا وإخوة باسي عندك هذا فرمي لقد كفر الذين بقمان سوين بخوا بباور بون أوانشي فقالوا دانقوت إن الله بقمان خوا ثالث ثلاثة سيمي كان يعني يكي كلا سي خوا كان نعوذ بالله وما من إله إلا إله واحد إيش پرستراوك بوني نية تنها يك تاك پرستراو نبي وإن لم ينتهوا أجر أوان وازنهينا عما يقولون لو قصاني كديلين سبارد بخوا ليمسن الذين كفروا بدل نعيه والسوين بتوشي أو كسانة دبي كبي باور بون لنا ومسيحية كان دا عذاب أليم سزاكي زور بإيش جاء أبو المسلمانان جواها قال لنا مسلمانان جدا كسك شتيشي دي كبكاتها وباش وبيكاتا شريك خوا تون عيسى شريك خواينيا نعوذ بالله كوري خواينيا مريم كسي خواينيا وهيس كسي دي كحقي خواتينيا بسر إنسانا كان دا اگر كسك غيري عيسى وقت الله مريم وأوانش كاب خوا بيبرستي وزورك لعبادتي بوكا الذين درسيتو وهمان او سزای توش دەبێت چونکە خوا ئەگەر قبوڵی نەبێ عیسا کە پێغەمبەری خوایە و نێردراوی خوایە و خوا گەورە بە موعجیزە دروستی کردووە بکرێتە شەریکی ئەی کەسێکی تاغوت و خراپەکار و بێدین چۆن ڕازیە ئینسان بیکاتە شەریک یان هەر کەسێکی دیکە ئەوجا خوا دەفەرمێ ئەفەلا یەتوبون إلى الله ئەو بۆچی تەوبە ناکەن پەشیمان نابنەوە ناگەڕێنەوە بۆ لای خوا و وەیەستەغفرونەه و هەروە داوای لە خۆشبوونی لێ ناکەن توبه شتێکە ئەو هەنگاوی یەکەمە پەشیمان بوونەوەی لە خراپەکەی قەراردانە لە دڵەوە کە خراپەکەی دووبارە نەکەیەوە و دواتر استیغفار ئەوەیە کە داوا بکەی لە خوای گەورە کە ئەوەی کردوتە لەسەرت بسڕێتەوە ئەفەلا یەتوبون إلى الله ئەو بۆچی ناگەڕێنەوە پەشیمان نابنەوە بۆ لای خوا وەیەستەغفرونەه و هەروەها بۆچی داوای لێخۆشبوونیش لە خوا ناکەن خۆ والله غەفور ڕەحیم خوای گەورە لێخۆشبوو میهرەبانە هەر کەسێک داوای لێخۆشبوونی لێ بکات لێ خۆش دەبێت و هەروەها هەرچی کەسێک تەوبەی بکات تەوبەی لێ وەردەگرێ بگەڕێەوە بۆ لای خوا خوای گەورە دەرگات بۆ دەکاتەوە و دەرگای تەوبە و پەشیمان بوونەوەکەی هیچ کاتێک لەسەر هیچ کەسێک داناخ ئەوجار خوای گەورە دەفەرمێت مەل مەسیح ابن مەڕیەمە ئەوەن ئەوەی کە پێیان وایە عیسا خوایە نەعوذ بالله یان عیسا یەکێکە لە سێ خواکان هیچیان ڕاز نین ئەی حەقیقەتەکەی چۆنە بەو شێوازەیە مەل مەسیح و عیسای کوڕی مەڕیەم هیچ شتێک نییە لەو شتانەی کە ئەوان دەیڵێن مەل مەسیح ابن مەڕیەمە مەسیحی کوڕی مەڕیەم گوتمان مەسیح ناو نییە مەسیح لەقەبە لە چێوە هاتووە گوتمان دوو بۆچوون هەنە هەندێک دەڵێن لەبەرەوەی موعجیزەی گەورەی عیسا سەلامی خوای لێبێ ئەوە بۆ کە دەستی بە هەر شتێک داهێنابێ چاچی کردوتەوە نەخۆشە بەڵەکە گولە تەنانەت مردوویە قەبرە دەستی پێداهێنابێ بە یارمەتی و ئیزنی خوای گەورە شتەکەی بۆ چا کردوتەوە هەندێکیش دەڵێن مەسیح بە معنای مەسحی یعنی تاوان و خراپەکان دەکا المهم ما المسيح ابن مريم عيسى كوري مريم إلا رسول تنها نردراوك قد خلت كرويشتون من قبله لفيش أوجد الرسل سندان پیغمبر ديك يعني عيسى يكك لپیغمبران چون نوح پیغمبر بوا بشرش بوا
ئیبراهیم پێغەمبەر بووە و بەشەر بووە، موسا پێغەمبەر بووە و بەشەر بووە، عیساش پێغەمبەری خوا بووە و بەشەر و مرۆڤێک بووە وەکو مرۆڤەکانی دیکە، و ئومه و هەروەها دایکەکەشی صدیقا ئافرەتێکی ڕازگۆ بووە. ڕازگۆ بووە بە تایبەتی لەوەی کە تەمان گوتوویەتی هیچ کەس دەستی لە من نەداوە و هیچ کەس لە من نزیک نەبووەتەوە، خوا شاهیری بۆ دەدا کە ئافرەتێکی ڕازگۆ و داوێن پاکە. ئەو جار دەفەرمێ کانە هەردووکیان عیساش و دایکەکەشی یەکولانی طعام دەیان خواردن. خوا خواردنی دەخوا؟ بێگومان نا. هەر کەسێک خواردنی خوارد غەریزەی هەبوو هەستی برسیکردن و تین و بوون، تێربوون و یان ئیسراحەتکردن و ماندووبوون و هەستەکانی تێدا بوون، بەبێ گومانی بۆ خوایەتی ناشێ و خوانیە. کانە یەکولانی طعام ئەوان دەیان خواردن. ئەمە لە هەر مەسیحیەکی پرسی عیسا خواردنی خواردووە یان نەی خواردووە؟ کەس ناڵێ نەی خواردووە. ئەی کە مادام خواردنی خواردووە یعنی چی؟ یعنی کەسێکە برسی بووە وایە وە کەسێکە بەبێ خواردن نەیتوانیوە بژیێ. خوا دەبێ محتاجی هیچ شتێک نەبێ، دەبێ پێویستی بە هیچ شتێک نەبێ. ئەو جار مەڕیەمە بە هەمان شێوە تەوان هەمویان یەکدەنگن لەسەرەوەی کە ئافرەتێک بووە وەکو ئافرەتانی دیکە بە خواردن و هێندێک شتی وەکو معجیزە و بە تایبەتی بۆ هاتووە، بەڵام وەکو خەڵکی دیکە خواردوویەتیەوە، ماندوو بووە، بێتاقەت بووە، وەڕز بووە، اینجا نەرم توندی حاڵەتە ئینسانیەکانی هەموو بەسەردا هاتوون. کانە یەکولانی طعام ئەوانە خواردن یان خواردووە؟ داخوا دەفەرمێ انظر سەیرکە وردبەوە كيف نبين لهم الآيات چۆن ڕوون دەکەینەوە بۆیان چەندان بەڵگە و نیشانە. ئەو گەورەترین بەڵگەیەکی زۆر سادا کە بیسەلمێنی بە هەرچی مەسیحی هەیە بەس لێی بپرسە عیسا خواردوویەتی یان نەی خواردووە؟ بێگومان دەڵێ خواردوویەتی. مادام خواردوویەتی تەواو قسەکە کۆتایی هات، خوا نابێ بخوا. ثم انظر پاشان تەماشاکەوە وردبەوە ئەنا یؤفەکون ئەوان چۆن لە ڕاستیەکان لا دەدەن و اعتراف بە ڕاستیەکان ناکەن، یعنی حەقیقەتەکانیشان بۆ معلوم دەبێت لەبەرەوەی بڕیاریان داوە قەرارێکی پێش وەختیان داوە واز لە بۆچوونە ناڕەوا و خراپەکانی پێشووی خۆیان هەر ناهێنن. ما المسيح ابن مريم إلا رسول عیسای کوڕی مەڕیەم هیچ شتێک نەبووە إلا رسول تەنها نێردراوێک بووە کە قەد خەلەت کە تێپەڕیون ڕۆیشتون من قبله لە پێش ئەویشدا الرسل چەندان پێغەمبەر و ئومه دایکەکەشی صدیقە ئافرەتێکی ڕازگۆ بووە. کانە هەردووشیان عیسا و مەڕیەمە یەکولانی طعام دەیان خواردن. انظر تەماشاکە، جا انظر تەماشاکردنێکە وردبوونەوەی لەگەڵدا بێ، یعنی تەماشاکە و ورد ببەوە. كيف نبين لهم الآيات چۆن بۆ ئەوان ڕوون دەکەینەوە چەندان بەڵگە و نیشانە. ثم انظر پاشان جارێکی دیکە سەیریان کەوە ورد ببەوە لەیان ئەنا یؤفەکون ئەوان چۆنی لە حەقیقەت و لە ڕاستیەکان لا دەدەن. ئەو جار دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتەعبدون من دون الله ئایا ئێوە دەپەرستن جگە لە خوا ما شتانێک کە لا يملك لكم لتوانایاندا نییە بۆ ئێوە ضەڕەن هیچ زەرەرێک، یعنی ناتوانن زەرەرتان لێدەن و ناتوانن زەرەریشتان لێلادەن و هەروەها وەلا نەفعا ناتوانن سوودیشت پێ بگێنن. قل ئەتەعبدون پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئایا ئێوە دەپەرستن جگە لە خوا ما شتانێک کە لا يملك لكم لەدەسەڵاتیاندا نییە بۆ ئێوە ضەڕەن وەلا نەفعا نە زەرەرت لێلادا و نە قازانجت بۆ بێنێ. خوایەک زەرەری پێ لێلا نەدرێت لە تۆ و هەروەها قازانجێکیشی پێنەیە بۆ تۆ کەی خوایە، کەی دەکرێوی پەرستی؟ خۆ ئەگەر عیساش بێ سەلامی خوای لەسەر بێ ئێستا هەرچی مەسیحی هەیە بە هاوارکەنە عیسای وایە عیسا کە نەژمردووە لە ئاسمانەکانیشدا پێغەمبەریشە، بەڵام لەبەرەوەی خوای گەورە ضەڕ و نەفعەکەی نەخستۆتە ژێر دەستیوی دەتوانێت هیچ زەرەرێک لە هیچ مەسیحیەک لادا؟ بێگومان نا. دەتوانێت هیچ سوودێک بگەێنێ بەبێ خوا؟ بێگومان نا.
جا ئەوە عیسا کە پێغەمبەری خوایە ئەدی ئەو شتانەی دیکە کە ئێستا خەڵک جاری وایە بە قسەیان دەکات و گوێڕایاڵیان دەکات بە قسەکردن و گوێڕایاڵیەکەش لە بێ ئەمری خوا و لە بێ فەرمانی خوادایە جا ئەوەی دەیپەرستی زیندویە یان مردوویە زەرەری حەقیقی کە خوا بۆت دێنێ نەخۆشیەکە بۆت دێنێ هەرچی دنیاە جگە لە خوا ناتوانێت لەسەرت لادا قازانجێک کە خوا ئیرادەی لەسەر نەبێ و ویستی لەسەر نەبێ کەس ناتوانێت نەبۆت بێنێ لە نێت بستێنێتەوە بۆیە تەنها کەسێک کە شایانی پەرستنە ئەو ذاتەیە ئەو خوایە کە توانای زەرر لادانی هەیە لە ئینسان لە دنیا لە قیامەت و هەروە توانای ئەوەشی هەیە نەفعت بۆ بێنێ لە دنیا و لە قیامەتدا والله هو السميع العليم خوا بەتەنها بیسەرە هەموو شتێک دەبیستێت و عەلیم ئاگاداری نیەتی دڵی هەموو ئینسانەکانیشە و هەموو دروستکراوەکانیشێتی کەسێک هەموو شتێک نەبیستێت و هەموو شتێک نەزانێ بە کەڵکی خوایەتی نایە ئەوەی کە هەموو شتێک دەبیستێ تەنها خوایە ئەوەی هەموو شتێکیش دەزانێ تەنها خوایە بۆیە خوا ناکرێ وەک دەڵێن مەخلوق و دروستکراوەکانی هاوار و دەنگیان لێ هەستێ دەنگی مەخلوقاتەکانی خۆی نەبیستێ ئەگەر خوا بێ ها ناکرێ مەخلوقات و دروستکراوەکانی لە شوێنێک ئیشێککەن کارێککەن شتێکیان بە مێشک و بە خەیاڵدا بێ و ئاگای لێ نەبێ خوا بێ دەبێ ئاگای لێبێ کە ئاگای لێ نەبوو یعنی خوا نییە هەموو کەسیش دەزانێت کە ئەوەی هەموو شتێک دەبیستێ و هەموو شتێک ئاگادارە تەنها خوایە قل ئەتەعبودونە پێیان بڵێ ئایا ئێوە دەپەرستن من دون الله جگە لە خوا ما شتانێک لا يملك لكم کە لە دەسەڵاتیان دانیە بۆ ئێوە ضەڕەن زیانێک لادەن ولا نەفع یا سوودێک بێنن والله خوا هو بەتەنها السميع هەموو شتێک دەبیستێ العليم و هەروەها ئاگاداری هەموو شتەکانیش تاوانە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه